هەوڵەکانی پارتی بۆ فشار دروستکردن لەسەر بەغدا ڕوبەڕووی شکست دەبێتەوە. بەهۆی شکستەکانی دەسەڵات دادگای فیدراڵی لە داهاتوودا هەنگاوی دیکە لە دژان دەگرێتە بەرو سیحری بایکۆتکردنی هەڵبژاردنیش لەلایەن چەند لایەنێکی نێوپێکاتەکان بەتاڵ دەبێتەوە. سەرەڕایەوەی هەفتەی ڕابردوو پارتی دیموکراتی کوردستان چەند هەنگاوێکی دژی بڕیارەکانی دادگای فیدراڵی گرتە بەر، بەڵام بە گوێرەی راپۆرتی پێگەی ئەلمواج میدیای عێراقی هەڵوێستەکان کاریگەریان لەسەر بەغدا نەبووە. رێوشوێنەکانیش دژی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت. پێگەکە ڕاشیگەیاندووە سەرەڕایەوەی پارتی لە ڕێگەی ئەم هەوڵانەوە دەیەوێت بەغدا لە بەشێک لە هەنگاوەکانی ئەم دوایەی دادگای فیدراڵی پەشیمان بکاتەوە، بەڵام وا دەردەکەوێت کە کاریگەرێکی ئەوتۆی نەبووە. تەنها ئەوە نەبێت پێگەی پارتی لە دامەزراوە فیدراڵەکان لاوااستر بووە. ئەلمواج میدیا وەشی ئاشکرا کردووە دادگای فیدراڵی کۆمەڵێک پرسی تری لا خشتەی کارەکانیدایە کە پەیوەستە بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەلایەکی دیکەش بەشداریکردنی بەرەی تورکمانی و چەند لایەنێکی دیکەی کریسیانی لە هەڵبژاردنەکان شکستی بەو فشارەی پارتی هێنا کە دەویست لە ڕێگەی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە دروستی بکات بۆ ئەوەی دادگای فیدراڵی با بڕیارەکەی دژی کورسی کۆتاکان بچێتەوە. لا نوێترین هەوڵیشدا سەرۆکی هەرێم داوای کردووە ڕۆڵبا کۆمسیۆنی هەڵبژاردننی هەرێم بدرێت لە هەڵبژاردنەکاندا، هەروەها دەسەڵاتیشیان نەبێت بەسەر لایەنی تەکنیکی لە هەڵبژاردنەکان. بە گوێرەی بە دوواداچوونەکانیش ئەم داواکاریانە لەلایەن کۆمسیۆنی باڵای سربەخۆی عێراق ڕەت دەکرێتەوە. بۆیە هەموو ئاماژەکان بۆ ئەوەن هەڵبژاردن لا کاتی خۆیدا و لەژێر سەرپەرشتی کۆمسیۆنەکەی بەغدا و چاودێری کۆمەڵگەی نێودەوڵەتی بەڕێوە دەچێت، بە دەرفەتێکی گرنگیشدا دەنرێت بۆ ئەوەی خەڵکی کوردستان گۆڕانکاری ڕاستەقینا بەسەر فۆرمی حکومڕانیدا بهێنن و سزای ئەوانە بدەن کە 33 ساڵە خەڵکی کوردستان دەچەوسێننەوە.